خۆشەویستان ئێمە لە سەرەتاکانی وەرزی پاییزداین بێگومان یەکێک لەو نیعمەتانی خۆی پەروەردگار بە مرۆڤایەتی بەخشیوە ئەوەیە کە هەر وەرزە و کۆمەڵک بەرووبوومی کوشت و کاڵی دێتە بەرهەم. تواز لەوە بێنە بۆ نمونە لە چلەی زستانە شووتی هەیە یان لە بەهارە و لە مانگی 56 هێشتا هەنار پێنەگەیشتووە هەنارێ ئەمانە بابەتێکی دیکەن یان لە ساردخانەکان هەڵەگیرن یان لە شوێنی تایبەت با بڵێن ئەڕێنرێ لە ژێر بیتی پلاستیک ئەمانە ئێمە وازیان لێنی بەڵام ئەوەی کە فرێشە سروشتیە هەر وەرزە و کۆمەڵێک بەرووبووم کۆمەڵک میوە کۆمەڵک خۆراک پێگەن ئێمە ئەمڕۆ باز لە پێگەیشتنی بەرووبوومی پاییزی جوتیارانی ناوخۆ قەدەغەکردنی بەرهەمی هاورداکەین بە میوانداری زۆر بەڕێز سەروەر عەلی سەرۆکی سەندیکای ئالوەی سلێمانی کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمان میوانە کاک سەروەر بەخێر بیت. لە ئێستاە کە لە سەرەتای وەرزی پاییزداین ئەو بەرووبوومە خۆماڵیانە چین کە لە ناوچەی سلێمانی لەلایەن جوتیارە بەڕێزەکانمانەوە خەریکین و هاتوونەتە بەرهەم و وردە وردە هاتوونەتە ئالوەی سلێمانیەوە. طبعا ئێستا لەم وەرزی پاییزە کە بیدایەتی پێگەشتنی هەنارە و فەسڵی خواردنی هەناریشە طبعا ڕۆژ بە ڕۆژ کە ئێمە چین نزیک مانگی دابینەوە هەنار خواستی لەسەر زیادە بێ و ئەچینە باران لێ یاخود سارد و سەرماترە بێ هەنارەکەوتە پێگەشتنی ئێستا لەم فەسڵی هەنارە بەس هەنار طبعا شتی کەشمان هەیە ئەوەی کە وەکو گەڵادارەکان پێگەشتنی توور و شێلم و ئەم شتانەیە کە بۆ پێداویستی هاوڵاتیان بەکارێنن بۆ بازە شتێکی کە بەرهەمی جوتیاران بەگشتی ئەم ساڵ چۆن هەڵێسەنگێنی بەوەی کە کەم بارانی هەبوو کاریگەری هەبوو لەسەر بواری کوشت و کاڵ بۆ بەرووبوومیش وابوو میوە و سەوزەکان طبعا ئێمە ئەوەی کە ئێمە پێشبینیمانە کرد ئێمە بواماندا نابووە زۆربەی ئەوانەی کە شار بەرهەمی بەوەی کەمی باران و یاخود ئاو لە دابەزینە کەم بوو ئاوەکان بە سپاس بەخوا بەرهەمەکان ئەم ساڵ هیچ کەم و کوڕیشی نەبوو هەتا بیدایەتی ئەخیری لەوە باش بوو بەرهەمەکانمان بەس لەوە چێ لە ڕووی ئێستا بۆ نمونە ترێڕەشی ئەم ساڵمان لەبەری بارانەکەی هەبوو ترێکان ورد بووە ژنا لە بەرهەمی باشی هەبوو. باش کاک سەرۆر زۆر جار برایانی جوتیار گلەی یەکەنەڵەن ئەو بەرووبوومەی ئێمە پێشکەشیەکەین لای ئێمە لەسەر زەویەکەی ئێمە بە پارێکی زۆر کەم لێمان وەرەگیرێ کە یێتە ئالووە و دوایی ئەچێتە بڵێن دوکان و بازار و مارکێتەکان کاتێک هاوڵاتی ئەیکڕێنە و جوتیارار خۆی بێ و بەرووبوومەی خۆی بکرێتەوە زۆر گرانترە لەوەی ئەو فروشتی ئەم جیاوازی نرخە لە چووە سەر هەڵەدا بۆ جوتیارەکە بۆ نمونەگەر تەماتەیەک کیلۆ تەماتە بە 200 دینار بفرۆشە گریمان بۆ بێ خۆی بە 1000 دینار بیکڕێتەوە. طبعا ئێمە لەوە چێ پێشتر بەم نەریتەی ئێستا نەبوو کە ئەو میوە و سەوزان نافرۆشە ئێستا من لەوە ناڵم پشگیری فرۆشیارەکانەکەم طبعا وایشە ئەو وەختی کە ئێمە خۆمان زوو بە خاڵیمانە کرد لەسەر عەرەبانیا لە دوکانەداندا مشتریەکە بۆی نەبوو خۆی دەستی بخا هەڵی بژێرێت ئێستا بەڕاستی کە ئەوەی کە سنووخە تەماتە بە هەیە چێن ئەگەر چیلوێ تەماتەگەرەوە چ ئەم سنووخەنیوەی خراپکە مەجبورە ئەویش بیخاتە سەر ئەوەی کە پارێکی زیاتری بخاتە سەر ئەنجا ئەوەی کە جوتیارەکانی بە لێمانگرتن نییە ئەمڕۆ لە بازار ئەرزوو تەڵەبە ئەگەر تەڵەبی زیاتر لەسەر بێ نرخ تاچەند چێتە سەرەوە ئەمە بەرگری نییە و ڕێگری لێ ناکرێت. شێوازی هێنانی بەرهەمەکان چۆنیە جوتیاران چۆن بەرهەمەکانیان هێنن بۆ ئەلۆ ینی میکانیزمی چوونە نێو بازارەکەی چۆنیە بێتەوە. طبعا ئێستا میکانیزمی ئەو بەرهەمانە کە پێگەشتووە یانە لە سەر چەڵگەکانەوە زۆربەی ئێستا جوتیارەکان هەر لەسەر زەویەکە ئەیفرۆشن کەسی دووەم ئەیهێنێتەوە ناو بازار ئەوانیش طبعا لە ڕێی پیکاب و لە ڕێی لۆری و ئەو شتانەوە گوازنەوە بۆ عەلوەکان یاخود لە عەلوەکان ئێستا زیاتر لە 180 بەرهەمەکان لە عەلوەکانی عەلوەی پێنجێن کەەوە تازە بیدایەتێتی ئەمساڵ کە دانراوە لێ ساغەکرێتەوە لەبەروی عەرەبەکان زیاتر ئەم بەرهەمانە ئێمە لە خوار و ناوەڕاستی عێراق ساغە بێتەوە مدەورانەکە لە ناو کوردستان و لە ناو عێراق ینی ئێمە بەرهەمەکانمان بەداخەوە بە بازارکردنێکی بۆ نەکراوە ئێمە زۆر جار داوامان کردو کە بچێتە دەرەوەی وڵات لەبەری بەرهەمەکانمان جاری وایە زیاد لە خواستی ناوخۆیە ئەمێنێتەوە لەوە چێ بەعزە بەرهەمێکمان هەیە ئەو مەساریف و کرێت تێچوونەی بۆ دەنێتەوە بۆ جوتیارەکە یاخو بۆی کە بە ئیجار کڕیوێت خۆی زۆر جار ئەگەر معنی بە قاچاقیش بێ بەرهەمی دەرەوە نێت
یانێ پراپر بەش بکات بەس ئەوەیە لەلایەن لە دەرەوە لە سنوورەکان و بەرهەمی دیکەش بێت تەنان ئەگەر قەدەغەش بێت بۆ تەزانی هەر دێت یعنی بە شواد لە شوازەکان ئێمە کێشەی گەورەی ئەوەی جوتیاران و ینی بۆ ئەوەی کە جوتیاران خەمیانە لێ ئەوەیە کە ئێمە تەبەن ساڵانە ڕۆزمێری کشت و کاڵی دەرەچێ بۆ قەدەغەکردن یاخو بۆ ئەو بەرهەمانی کە بازێت تێزە سەر ئەمە بۆ پاڵپشتی جوتیارانە و ئەمە ئیسفادەیەکی زۆری بۆ جوتیار بەس بەداخەوە ئێسش لەگەڵ حکوومەتی ناوەندا ئەم ڕۆژنامەی کشت و کاڵیە هەماهەنگ نین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی کە یەک قەرار و یەک بڕیار بێ بۆی لە هەموو سنوورەکانە هەر شتێک قەدەغە کرا یاخو ڕێگ پێدرایی پێ بکرێ ئاوا بێ ئێستا بۆ نمونە ئێمە بەرهەمێکمان هەیە لێرە قەدەغەیە لە حدودەکانی خوار و ناوەڕاستی عێراقەوە کرێتەوە تاوان بەرهەمەکانی ئێمەش لێوە ساغە بێتەوە کە لێوە پەنی خوادەوەی کە هاورداکرێت لێرە ژوابێتتر بە قاچاق بێ یاخو بە هەر شتێک بێت دێتە ناو هەم لە بازەکانی خوار و لێرەشەوە هەم باش کاک سەرۆر ئێستا بتوانێت جوتیارانیش جوان لە بڵێن ئەم قسانەی ئێمە بەرنامەیە بینن هەر بەڕاست ئەو ڕۆژمێری کشت و کاڵیە کاتێ وەزارەتی کشت و کاڵەڵە لە بەرواری ئەوەندە بۆ ئەوەندە فلانە بەرهەم قەدەغەیە بێت ئەمە تەنها لەسەر کاغەزە یا بە فعلی لە سنوورەکانی هەرێمی کوردستان ئەو تۆش بزانی لە سلێمانی لە سنووری پەروێزخان و باشماغ جێبەجێ ئەکرێت طبعا ئێستا ئەم ڕۆژنامەی کشت و کاڵێ بە تەئکید کە ئیسفادەی هەبوو بۆ بەرهەمی خۆماڵی بەعزە بەرهەمێکەیە کە هەر بۆ نمونە ئێستا تەماتە زۆرە بە فعلی بە هیچ شێوەیە قەدەغە بە هیچ شێوەیە داخل ناکرێت لەبەری بەرهەمێکی زۆرمانە بەعزە بەرهەمێکیش هەیە کە ئەزان کەمە بێتەوە یاخود لە بازار گرانە بێت تۆزە چاوپۆشی لێ ئەکرێت بەس بەداخەوە ئێستا ئێمە لە هەولێر و یعنی لە منتیقەی سلێمانی و لە هەولێر ئێستا بۆ نمونە ئێمە فەسڵی هەنارێکی زۆرمان هەیە بڕۆ لە عەلوەکانی هەولێر چیلۆی هەناری خۆماڵی نبینی تەنها ئەوەی هەناری سووریە داغڵە بێت ئەمە تاسیرێکی زۆرە بەعکسەوە ئەوەی کە بەعزە بەرهەمی چیە لە هەولێر هەیە لەوێ هەیە لای خۆمان نییە لای خۆمانەوە داغڵە بێ ئەمە تاسیری هەر بۆ جوتیارانی ئەمە بۆ گلی لە خواری و عراقی نەگەر لە بین شاری هەولێر و سلێمانی نەتوانین ئەوە ڕێکخێن بۆ گلی لە بەغا بکەین من پێ دەڵێم ئەمە یعنی ئەبێ هەمین ڕێک بخرێتەوە ئەمە ئەگەر ڕێک نەخرێتەوە ئەمە زەرێکی زۆرە بۆ جوتیاران ئێمە سپاس بخوا بەرهەمێکی زۆرمان هەیە ساڵانە یعنی ئەگەر پەری پێ بدرێ خانۆ پلاسیکەکان هاوکاری بێ بکرێت لە ڕێی وزەوە یاخو سوتەمەنیەوە ئەتوانن وەکو وڵاتانی دراوسێ هیچ نەبێ لە فەستەکانی زستان و فەستەکانی تریشە بەرهەمی خانۆ پلاسیکەکانمان هەبێ پێویستیمان بەوە نەبێت کە هاوردەی بکەین بە ئاسان بۆ خەڵکی ئاسایی جاکرێتەوە بەرهەمی خۆماڵیەوە بەرهەمی دەرەوە یانی زۆر جار ئەوەندە بەرهەمە ناوخۆیەکەش خەریکە ئەو کۆی دەرەوەی لێت نازان و کوالیتەکەیتی چییە طبعا هەتا ئێستا لە بازەکانی خوار و ناوەڕاستی ئەوانی جار سەیرێکەن جیایەکەن هەم لە ڕێ ئەو پلاستیک و سەلانەوە کە مارکێکی ئێرانی پێوە یاخود لە ڕێ ئەو ڕۆژنامە بازە بەرهەمێ ڕۆژنامەیەکی ئێرانی لەسەر بێ ئەوان بە بەرهەمی خۆماڵی داغڵ کرد لە بازەکانی کەرکک و چۆچی ڕێگیری لێکرێنە ئەوەی خۆشمان هەر دیارە بەڵێ بەرهەمی خۆماڵی لەگەڵەوەی کە هاوردەکرێت فەرقێکی زۆری هەیە کاک سەرۆر ئەلوە سەرچاوی وەرگرتنێتی لە جوتیار و ساختکردنەوەیەتی بۆ بازاڕوانە ئەلوەکانی ئێمە لە هەرێمی کوردستان و بەتایبەت ئەلوی سلێمانی ئەتوانین بڵین لە ئاستی ستانداردایە بۆ نمونە ئەو شتانەی پێویستە لە ئەلوەیەکی هاوچەرخ و مۆدێرنا هەبێ لە بەڕات بێ لە هەر بابەتێکی دیکە بێ لە ئەلوی ئێمە هەیە لە سلێمانی یان نا وەڵاهی ئێمە لەوە کەم و کوڕیمان نەبێ ئەلوەکانمان وەکو شتی سێوازێکی ستانداری 100% نییە بەس ئەلوەکانمان ئەلوەی سلێمانی بە تایبەتی زۆر باشە بە زۆر بەداخەوە ئێمە ئەوە ئێستا خەریکی ئەوەین لەوەچێ لەگەڵ هەموو ئەلوەکانی هەرێمی کوردستانە خەریکی ئەوەین کارەباکەمان کە ئێمە لەوەچ سارکەرۆکانمان نەتوانین بەکاربێنین بە شێوازێکی باش هەم ئێمە ئەو سارکەروانی کە هەمانە بۆ جوتیارەکان یاخود بۆ لە ڕووی تەندروستی و بەرهەمێکمان هەیە بۆ منە فەسی خورما یا هەنجیرە ئەبێ ئەمە کەما بیخێنە سارکەرەکانەوە یعنی کارەباکەمان ئەوە گرانە ناتوانین وا قەرارە بەم پرۆژەی ڕووناچیە کارەباکەمان لە 156 وڵە نەبێ بە 180 دینە ئەمە بە تەواوەتی ناتوانینیش پێ بگەین لە هەموو عالەما یاخود لە خوار و ناوەڕاستی عێراقیشە کارەبا لەسەر هی ئەلوەکان لەسەر هین نییە لەسەر زەراعیە لەسەر کشت و کاڵیە بە 6 دینارە لەمە پێش بە 35 ئەوانە بوو لە خواری ناوەڕاست بە 16 دینار بوو ئێستا لای خۆمان بۆ بە 6 کشت و کاڵی ئەگەر ئێمە جواب بکەن ئەتوانین هەم سارکەرەوەکانمان بەکاربێنین بۆ پاڵپشتی جوتیارەکان و هەم لە ڕووی تەندروستیشەوە بەرهەمێکمان هەیە نابێت لە دەرەوە بێ لە بەروی خراپە بێ ئەگەر لە زستانیشە ئەگەر بەکارینێنن ئەم سارتکەرەوانە
چ لەمە زەرمەندە یعنی هاوڵاتی کە ئێوێشتێکی دەستکەوێ لەسەری گرانەوەیات جوتیارەکەش بەروبوومەکەی تێگەچێت و خراپە بێ چه زەرمەندی یەکەمە طبعا وڵا یەک زەرمەندی یەکەم جوتیارەکەی بۆ نمونە گەر ئێستا من چم بەرهەمێ بکڕم بیخەمە سارکەرەوەکانەوە بێ حسابی ئەو کارەبایە بەو کەم ئەوە بەو پارە بەو ڕسقەنێم کە حسابی ئەوە بکەم کە لەسەر مەکەوێت حسابی کارەباکەی بۆ بکەم ئەگەر ئێمە کارەباکەمان شتێکی ئاسایی بێ بە حسابی کشت و کاڵی بەما حساب بکەن ئەمە بە حسابی تجاری ئەلوە لە هیچ شوێنێکا بە تجاری کارەبای بۆ حساب نەکراوە تەنها لە هەرێمی کوردستانە خۆی بوونی ئەو جۆرە معنی وردەکاری نرخانە بەرزبوونی و هەر نرخێک تەسیرەکە دەسەر بەرهەمەکە کە دێتە بازارەوە طبعا لە نرخەکەی بەڵێ تاسیرەکە بەڵێ لە سەبارەت بە جۆری ئەو بەرهەمانی کە هەن ناوچەی بۆ ناوچەی کە گۆڕانکاری بەسەریەت ناوچەکانی هەرێمی کوردستان نەریەکەیان بە شێوازی مەشهورە بۆ منە کاڵەکی فڵان شێ و گرانتر بێت لە شوێنێکی دیکە ئەمە شتی وا هەیە بەڵێ طبعا وایە هەر لە ترێگانە فەرقی هەیە لە هەنجیرە لە هەنارە بەڵێ ئێستا ئێمە هەناری منتیقەی شارە زور و هەڵەبجەم هەنارێکە پێڵێن هەناری مێخۆش لە منتیقەی هیران و نازەنین هەنارمانێت تەنها شیرینە لەوە چێ خواسی لە لای خۆمان لەسەر کەم بێ بۆ خوار و ناوەڕاست خواسییان لەسەر زیاتر ئەو هەنارە شیرینێ هەنجیرمان هەیە هەنجیری منتیقەی تەقتەقمان هەیە لەگەڵ منتیقەی ئاکرێ و منتیقەی لای خۆمان لای هەڵەبجە و ئەحماوە ئەمانە فەرقێکی زۆریان هەیە لە خواردن و هەم لە تامەکەشە کاک سەرۆر مەرجە بۆ نمونە بە تایبەت لە دەرەوەی پارێزگای سلێمانی بە تایبەت ئەو بازرگانانەی کە لەم وارە ئیژەکەن لە خوار و ناوەڕاستی عراق مەرجە بە فلتەری ئەلوەی بۆ نونە هەڵەبجە پێنجێن سلێمانیدا ئەم شتانە بەرن یان خۆیان ڕاستە خۆتوان بێن لەگەڵ براجوتیارەکە لەسەر کێڵەکە شتەکە بکڕن و باریکەن و بەبێ ئەلوەکان بڕۆنەوە بۆ خوارەوە شتی واکرێ شتی واکراوە هەتا ئێسش هەر بووە بەڵێ هەر بۆ نمونە ئێستا ئێمە وەختێکیکە ماوەیەکە وەختی هێنارە لە شارە زور و هەڵەبجە زۆربەی عچن بەڵێ لێوەی کڕیارەکان یاخود عەرەبەکان لە منتیقەی پێنجێن چەند وەختە خۆیان هەرچن نەک لە باریگەن هەر بە مەزرعەکە کڕن خۆیان کوێەکەنەوە بارێکن هەم تەماتەش و هەم شووتی و ڕێگە پێدراوە بەست ڕێگە پێدراوە بەڵە هیچ ڕێگرێک نیە لەوەیە لە هیچ شوێنێکی هەرێمی کوردستانە کاک سەرۆر لێرە و لەوێ لە شارەکان ساڵانە ئیبینین فستیڤاڵی جیاوازی بەروبوومەکرێ بەروبوومی زۆرجار کشت و کاڵیە بەروبوومی ئەم ترێ و هەنار و میوانی کە هەیە ئەمە تا چەند بە قازانجی جوتیارەکانەوە بۆن ئەو کەسانەشی لە ئەلۆن چۆن ڕۆڵیانە بێت لەم جۆرە پێشانگایانەدا وەڵاهی من زۆرم پێ باشە ئەو فستیڤاڵانە کاکرێ بۆ هەموو شتەکان بکرێت لەبەرەوەی کە ئەم بەرهەمانەی خۆماڵیەکە بەڵێ ئەم بەرهەمانەی خۆماڵیانە بۆی کە بە خەڵک بناسێنرێ ینی لە ڕووی ئەیلانەکانیشەوە ئەوە بکرێت کە بەرهەمی خۆماڵی بە خەڵک بناسرێت لەوە چێ بەعزێ ئێستا گەنجی وایە بەرهەمی خۆماڵی لەبەرەوەی کە ئەو بەرهەمانەی هاوردەکرێت ڕەونەقێکی جوانتری هەیە هەم لە ڕووی کوالێتی و هەم لە ڕووی تامیشەوەی خۆمان خۆشتر و باشتریشە هەوڵێکی زیاتر بیرە بۆی کە وا بکرێت کە هەتا ئەمە بەرهەمەکەی خۆمان بێت ئەوەی دەرەوە نەخورێت یان نەکڕێت کاک سەرۆر سەبارەت بە ئەلوەی سلێمانی کە ئەوەی مەشهورە لەسەر شەقامی سلێمانی عەربەتە بەڵام ئەلوەیەکی دیکەش هەیە نازانم کەوتۆتە کاریان ناوەی لە تاسبوژە دەرەچی بۆ پیرەمەگرون پارێزگای سلێمانی پێویستی بە دوو ئەلوە هەیە یان نەوە ئەو ئەلوەیە کەوتۆتە ئیش ئەگەر بکەوێتە ئیش ینی ئیش بکات و جوتیارەکان بچن لەوێ بەروبوومەکانیان ساخکەنەوە هیچ گرفتێک دروستە بێت لە بینی ئەم دوو ئەلوەیە لە ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی بدایەتی بۆی کە بە ئەلوەیەکی ئەلوەی دووهەم دروست بکرێت ئێمە وەکو ئەلوەی سلێمانی و ئەلوەی بلێنیەکەم بانای ئەلوەی گۆیژ ئەلوەی نوێی سلێمانیەوە ئێمە ڕەوتمان ڕێگریەکەین لەبەرەوەی کە ئێمە معلوماتمان زیاترە لەبەرەوەی دوکانەکانی خۆمان ئێسش دەوری 30 دوکانمان ئێمە لە 184 وشکەی تایە لەبەرەوەی وەخت پڕ نەکرا و کە داوام کرد کە وشکەی فرۆشەکان بێنە ئەوە و هاتوونە ئێوە پڕیشان کردو ئیسفادەشان لێ کردووە ئێمە وتمان سلێمانی عاسیمە نییە ئەلوەی دووهەمی پێویستەی لێ ناگرێت پێویستی ناگرێت زۆربەی بەرپرسەکان کە قایمقامەتی سلێمانی کۆبوونەوە کرا ئێمە داوامان کرد کە نەکرێ گویان لێ نەگرتی وتمانی سەرکەوتوو نابێ بەداخەوەوانی کە کڕیشانەوەی کە کۆمەڵە کەس کڕیانە زەرمەند بوون نەخێر ڕێگری نییە کە لەبەری کەسێک نەچێ بەس باوەڕکە ئێستا لە ئەلوەی سلێمانی ئەم دی بوو ئەو دی فەرقەکات
زۆربەی دوکانەکان چۆڵە لەبەرەوەی کە تەسیری علوەی زۆرترین نەک ئەو علوێ دووسی علوی کەشکراوەوە لە دەوری علوەکە خۆمان کە بە چەند سەد مەترێ لە ئێمەوە دوورە هەر ئیسفادەی لێ نەکراوە داخرا لەبەر ئێستا پێنجۆن علوی لێکراوەتەوە شارە زۆر سەیسار علوی لێکراوەتەوە ئەمە تەسیری هەیە بۆ علوی سلێمانی. کاک سەرۆر سەبارەت بە ئەو بەرهەمانی کە جوتیارەکان ئەهێنن بۆ ئەوێ بۆ نەگەر جوتیارێ بەرهەمێک ینی ئێستا هەمووی بۆ بە مشتری یەکتریان یەکترە ناسن بەرەمێک خراپ بێ بەرەمێک جۆرێک بێت ئێوە ئاگاداریەکەنەوە یاخود بە نرخێکی کەمتر وەرەگیرێت یعنی ئەو کێش و گرفتی لە بینی ماوەڵی جوتیار و کەسانی ناو ئالۆ چۆن چۆنیە ئێمە و بەرهەمانی کێتە تەبانی خێنە بازارەوە بەڵێ ئەوانی کە مشترین ئەیبینن ئەوە کە چەندێ هەڵەگرێ پێ ئێمە ژەزانی کە ئەو بەرامێتە بەردەستمان ئێستا بۆ نمونە من ئەم بەیانێت ترێم هاتوتە بەرز نەوەیەکە ماوە بە 800 دینار نەوەیەکە ماوە بە 1100 دینار خۆ مەزانمەوە بەر ئەوە چەندەکە ئەوە چەند ناکە بە پێی هەم جوانێکی هەم باشێکەی ئەوە ئەگەر منیش نێڵم ئەوی کە لێمە کە ڕێزانێ ئەوە چەرێنەوە چەنێنێ دکتۆر سلێمانی زیاتر چی سەرفە بەیانی زیاتر لەو بەروبوومانەیە وڵی سلێمانی لە هەموو ئەو وەکو بڵێ فەرق و فرۆخی تیانە بڵێن ئەمڕۆ هەر بەرهەمێکە بیدایەت پێگا هەتاکو ئاخری ئاخورێت مەسم چیە لەوانەیە ئێستا بارزگەکانی خواروی ڕاق شتێک زیاتر بڕوا لە مەروبوومێکی دیکە باڵێ بۆ ئەوان چۆنی ئەوان زیاتر چ شتێک بن بۆ پارێزگاکان ئەوەی کە بێزە لە فەسی شووتیا شووتی زۆرە بن وڵای هەموو بەرهەمەکانە بن بە تایبەتی ئەوەی کە لە هەرێمی کوردستانەوە بەرهەمیان لێ ئەگەر داخل نەکرێت و باس هەنار چی لەوێ هەناریش هەنار بەڵێ ئێستاوان زۆربەی ئەو هەنارە وردەکە چێت بۆ ئەوێ ئیکەن لێ بە ڕوبە هەنار نازان بەشتێ لەوە چێ بۆوان بێ زۆربەی هەنارە وردەکە بن خواسی زیاتر لەسەر وردەکەی ئەوانەیە کاک سەرۆریچێک لە پایهەرە گرنگەکانی خۆراک سەلامەتیەتی ئەو براجوتیارانەمان کە ئەو بەروبوومانە ئەچێنن پێگومان شێوازی ئاودان شێوازی ئەو مەوادانەی با بڵین بەکاری ئێنن کیمیایەکان ئەو ئاوەی تەنانەت ئاوی پێدەنەکە ئاوی قورس پیان نا بەڕاست ئەم بابەتانە کە دێتە علوەی سلێمانی وەک هەر بابەتێکی دیکە کە لژنەکانی قایمت پشکنینی بووەکە یا کوالیتی کۆنتترۆل لە سنوورەکان با بڵین ئەگەر بشێوازی پراکتیکی پشکنینی بۆ بکەن ئەم بەروبوومە سەوزە و میوەجاتی کێتە ناو علوەکان پشکنینی بۆ کرێ لە پشکنین دەرەچێ ئەدرێ بە هاوڵاتی یا نەخێر لە کێڵگە بۆ علوە لە علوەش بۆ فرۆشیار و بۆ ماڵەوە ئێمە ئێستا سلێمانی تاکە علوەیەکە ئەو بەرهەمانیەتە ناو علوەکەوە سەمپڵی لێوەرە ئەگیرێ و دوایچێتە مەختەبەر فەحسەکرێت دوای ئەچێتە تەمان ئێمە لە ڕێی موبایلەوە فەحسەکەمان بۆیێتەوە ئەگەر نەشیاو بێت یاخو شیاو بێت ئاگادارمانەکەنەوە ئەو بەرەمە نەشیاوە ئێمەش نایاڵین چێتە ناو بازارەوە تا نەتیجەکەی نەگاتەوە بۆ ئێوە بۆتان نێبی فرۆشن وڵای خۆی قەرار وا بووە بەس ئێستا نەتیجەکەی ئەو زۆری پێچوو ئێستا نەتیجەکە تەعاان لەوە مەتەتەور بتر بێت جیازەکانیان نەخۆەوەی کە پاسی بێگەن لە خولەکی بۆ 15 خولەک نەتیجەکەی بێوەگاتەوە بەڵێ بۆ نمونە ئێمە فاسۆلیان لە ماوەیە تا ئێستش هەر علاماتێکی لەسرە لەبەوەی نیترایدنی زیاد بوو لە حەدی خۆی ئەمە زەرری هەبووان و بۆ تاوان نەخۆشێکی کوشندە دروستەکە ڕێگری لێکرا لە بەرەوەی کە لە هەمی خۆناخۆش و هەم هاوردەش ڕێگری لێکرا ئێستا لەوە تۆزە ئاسایی بۆتەوە و هەر فەحسیشی بۆکە نەڵێن لە فەحسەکانە دەرەچێت هەموو ئەو بەرهەمانەی کە بەس بەداخەوە ئێمە بەس لە علوی سلێمانیا هەیە ئەو هەر ئەو بەرهەمەیە لە پێنجێنەوە ئەڕوا بۆ ناو بازار و ئەشت بۆ خوارو ناوەڕاست وێت بازاری ئەو فەحسەی بۆ ناکرێت بەرهەمێک قەدەغە ئەکرێ بۆن تەماتێ بوون لەم وەرزەدا هەر بەرهەمێکی دیکە بەڵام بەشا لە شۆزەکان لەوانەیە لابەلا هەر بەرهەمە ئەم بێت ڕێکاری یاسایی بەرامبەرم جۆرە کەسانە گیرێتە بەر یان ئەو شوێنەی کە ئەلەیەکرێت لە ئەلوەدا ئێوە ئاگادار بن بووی کە ینی بەو قۆڕەکارێ دروست نەبێت طبعاً کە یەتە ناو ئەگەر بە قاچاقی دی ئەمە لیژنەکانی قایم قامێتمان هەیە کە لیژنەیەکی مشتەرەکە ڕۆژانە بەڵێ ئەگەڕێن و هەم لە ڕووی ئەوانەوە کە بە قاچاق بێت یاخۆ ئەوانی کە ناتەندروست بێ لێ کۆڵینی لەگەڵەکەنەوەی کە خن بڵێن ناتەندروست بێ خراپ بێت تەلەفێکن ئەوەی کە قاچاقیش بێدەنەوە بە گومرک و ئەمانە ئەوەی کە بە قاچاق بێت بڵێ نایەت بە شێوازێکی بەرچاو نایەت عالۆگۆ ئەتیمان لە دەرەوە بیفرۆشە یاخود بە شێوازێک وا بێنێ ئەوانیش فێری پێ نەکەن باش بۆ هەموو ئەهلی ینی کاسبێک سعاتێک ڕۆژێک مانگێک مەوسیمێکەیە کە بازاری زۆر گەرمە و هەندێک کاتی ژێ بازاڕی نییە علوەی سلێمانی یا ئیشی علوە
چ کاتێک ئێوە زۆر سەرقاڵن و کوروتنی مەجالتان نییە سەری خۆتان بخورێن چ کاتێکیش دانیشتون بە قسەی خۆشەی بەنەسەر و هیچ ئیژ نییە وڵی تەمان ئێمە ئەلوەی سلێمانی ئێمە ساڵانی چەند ساڵ هەتا پار و پێراریش ئێمە بە جوعان سەرتاسەری ئەو ڕۆژانەمان داخست هەر لە بەێنە تا ئێوارە ئەلوە نەیەکرایەوە لەبەر خواسی جوتیارەکان لەبەری بەرهەمی خراپ نەبێ لە دوای ئێستا سەعات دووەکێنە دوای بڵێن سەعات دوی دوانی وەڕۆ ئەلوەکانەکەینەوە طبعا ئەو وەختە ڕۆژانی پێنجشەمە خواستێکی زۆر لە خەرەباڵخێکی زۆر وەکو تۆڵی مەجالمان ناو سەرماخورێنین و هەم ڕۆژانی شەمەش ئەو خەرەباڵخێ هەبوو ئیتر عادەتێکی ژەیە نازام کەڵێن ئەمڕۆ سێشەمێ بازار نییە ئیتر من خۆ قەناعەتم بەوە نییە ئیتر هەم لە کڕیار و هەم لە فرۆشیارەکانی دەڵێن سێشەمان بازار ئەی وەرز چ وەرزێک زۆر ئێوەی سەرقاڵ کرد و چ وەرزێکیش ئێوە بڵین وەکو بڵێ ئاساییترە شەکەتان طبعا ئێمە ئاساییتر ئەو کە وەختێک بەرهەمی خۆمان پێگات ئەمە وەرزێکی ئەو بەرهەمانەت لە بەروی کە چەندین نەوع بەرهەمان بۆ دێت سەرقاڵمانەکە و ئەوە دەبێت کە بەرهەمی خۆماڵی تەواو بێ ئەمە هاوردەیەکەین لەوە چێرەوان مرتاحتر بینەوەی کە چەند بەرهەمێک و بە ساری گەورەش بۆمان دێت کاک سەرۆر ینی سەواشی لات و زۆرێک لە خەڵکی خودی خۆی یەتە ئەلۆشتەکرانی بەدەل لە ئەوەی کە بە جملەوانە بیبن ئەمە چۆن نیە بە تایبەتی تر گوێز و هەنار و ینی زۆر کەزن ئەچێ بە تایبەت بۆ هەنارکردنی لە ئەلوە ئەمە ڕێگەیەکی باشە و کەسە توانێت بە خواستی خۆی بە دڵی خۆی ئەوەی کە ئەوێت لێ بیکرێت وڵی طبعا زۆر ئاسایی ئێمە زۆرمان پێخۆشە ساڵان طبعا ئەمسە لەو پلاسیکانە زۆر گەورە بوو زیاتر لە 25 بۆ 30 کیلۆی تیاو ئێستا ئەو بە تایبەتیوانی کە هاوردەکرام خۆ و شتانێکە لە 5 کیلۆ لە 3 کیلۆ تا 2 کیلۆیش تا 1 کیلۆیشمان هەیە بەرەمەکان کە تیاوێ تەمانەمە کە خێزانی گێت ئەتوانێت لەو بە سەلە بچووکانە ئێستا هەم سەلی تەماتەکانی لە 10 کیلۆ بۆ 15 کیلۆ ترەکان بە هەمان شێوەما خەڵکێک دەتوانێت بۆ خۆی تازە تریشە ینی تازە و تاان هاوڵە ئێستا وەختە کەس نێتوانی بێتە ناو ئەلۆ ئێستا بەڵێ خەڵگێت کڕیاری خۆیگا بۆ نمونە ئێستا فەسڵی هەنارە ماوەیەکە خەڵکی کا بە شەربەت کا بە ڕووبانار ئێستا دەستگای هەناری دەستگای چیلێ ئیکا بە شەربەت و بە فرێشی شەربەتەکەیاتەوە شتێکی زۆر باشە لە نێو ئەلوەی سلێمانی لە سعرە کە داێنم بۆ جانا فەرموود ئەم بەیانێت ترێن بە 800 و بە 1100 فرۆشتووە ئەمە خۆتان سەرپشکن یان سعرێکتان بۆ دیاری کراوە یان منافەسەیە لە بینی قاتعەکانە چێ ئێوێ هەرزانتر بیفرۆشەیەن چێ کاڵاکەی جوانە و نەخێر گرانتری فرۆشە چۆن نایە سعر طبعا سعر دیاریکراو نایە هیچ لە هیچ شوێنێکی عراق و کوردستانیشە نرخ دیاریکراو نیە هیچ شتێک بازار ئازادە ئیتر ئەوەی کە وەکو خواستی زیاتر لەسەر بێسەمەونە من بەرهەمێک یاخبوون منە ترێکم دەلا کە سیرەکەم لە بازارە کەم ئەگەر دوێنێ بە 1000 بۆم ڕۆڵم بە 1000 ڕوبای ئەگەر بۆ نمونە ئێستا ئەمە ئەگەر ئەو بەرهەمە هاتە بازارەوە سیرەکەم خەڵک لێ یەکشێتەوە زیاترە دوێنێ تومە بە 1000 ڕوبای ڕۆڵم بە 1000 ینی ئەوەیە عەرز و تەڵەبە زۆر سپاس دەکەین بەڕێز کاک سەرۆر عەلی سەرۆکی سندیکای ئەلوەی سلێمانی خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەت بۆ ئێوەش من دەستخۆشیتان لێ یەکەم کە هەموو جارێ کە کێشن هەم بۆ پاڵپشتی جوتیاران و هەم ڕوونکردنەکەن بە هاوڵاتیان لەسەر بەرهەمە خۆماڵیانە یا خۆوانی کە هاورداکە